هۆلاکۆ مەغۆلەکان لە بەغدا پێش 759 ساڵ کردیان داعش لە مووسڵ دووبارەی کردەوە. مەغۆلەکان کتێبەکانی بەغدایان خستە دیجلەوە. داعش کتێبەکانی زانکۆی مووسڵی خستە قورگی ئاگرەوە. چەکدارانی داعش جگە لە کۆلێژی پزیشکی لە زانکۆی مووسڵ کە دەرگایان کردبوویەوە، ئەوەش بە قسەی چەند خوێندکارێک بۆ ئەوەیە لە سەر پزیشک پەکیان نەکەوێت. زانکۆکەیان داخست بوو. ئێستا نیوەی پتری پایتەختە نیوە ناوچڵەکەی خەلافەتەکەی داعش واتە شاری مووسڵ هیچ دەسەڵاتێکی بەسەردا ناڕوات و لە دەستی هێزەکانی عێراقدایە. زانکۆی مووسڵ پێش داعش یەکێک بوو لەو زانکۆیانەی لە ڕیزبەندی زانکۆکانی جیهان بوو بە سەرچاوەیەکی زانستی و بەرهەمێنانی معریفی گەورە دادەنرا. ئێستا لە نێو زانکۆی مووسڵ شوێنەواری چەندین باڵەخانەی ڕووخاو، بۆم ڕێژکرا و تەقێنرا و وێرانەی دیکە دەبینرێت. لە ناوبردننی کتێبەکانی زانکۆ لەلایەن داعشەوە بە ڕەفتارەکانی هۆلاکۆ دەچوێنرێن کە لە کاتی داگیرکردنی بۆ بەغدا لە ساڵی 1258 زاینی کردی و هەڵسا بە لە ناوبردننی کتێبەکانی بەغدا و هەمووی خستنە نێو ڕووباری دیجلەوە تا وای لێهات دیجلە بە ڕەنگی مەرەکەبی کتێبەکان ڕەش ببوو. مەغۆلەکان بۆ 40 ڕۆژ ئەوەی پێیان خۆش بوو وەکو ڕق و تۆڵەیەک لە خەڵکی بەغدادیان کرد. هەموو حرامەکانیان بۆ خۆیان حەڵال کرد و ڕق و کینەکانی زۆریان بەرامبەر بە خەڵکی بەغدا کە لە مێژە بە ئەهلی زانست ناسرا بوون نیشاندا و ئەو ڕووداوانەشیان تۆمار کراوە. ئەوەی مەغۆلەکان و هۆلاکۆ پێش 759 ساڵ لەمەوبەر بەرامبەر بە بەغدادیەکانیان کرد هێشتا بە پەڵەی ڕەش بۆیان هەژمار دەکرێت. داعش ئەم جارە بەرامبەر بە خەڵکی مووسڵ کردی و بۆ هەتا هەتایە مێژووەک و پەڵەی ڕەش بۆ داعشی دەنووسێتەوە.